دوای بێهیوابوونی لە دامەزراندنی لە کەرتی حکومی خواردنگەیەکی کوردەواری لە کۆداناوە. سارا دەرچووی ئەندازیاریە جگە لە خۆی بەدانانی خواردنگەکە هەلی کاری بۆ چەند کچە دانەمەزراوێکی دیکەی شارەکەی ڕەخساندووە. ئەو گەرچی سەرەتای کارەکەیەتی بەڵام دڵی پێی خۆشە و دەیەوێت لە داهاتوویەکی نزیکدا خواردنگەی دیکەی کوردەواری هاوشێوە لە هەولێر و سلێمانیش بکاتەوە تا کەسانی دیکەی دەرچووی دانەمەزرا و سوودی لێ ببینن. بە حکمی ئەوەی کە دەرچوویەکی دانەمەزراوم بیرۆکەی ئەوم هەبوو کە چێشخانەی تایبەت بە خۆمم هەبێتن. سەرەتا پرسم بە هاوسەرەکەم و ڕاوێژم بە داک و بابی خۆم کرد، ئەوانیش پاڵ پشت و پشگیریم بوون لە پرۆژەکەم. ئەلحەمدولیلا توانێم چێشخانەی ڕەسەنی کوردەواری دابنم و بەچەند کەلتورەک و کەلەپورەکی کوردی بیڕازێنمەوە. جگە لە خۆم ئەلحەمدولیلا توانیتم هەلیکار لە بۆ چەند خاتونەکی بەڕێز لێرە دابمەزرێنم. بەپێ ئامارە نافەرمیەکان لە هەرێمی کوردستان زیاد لە 50,000 دەرچووی دانەمەزراو هەیە و لە نێوانیاندا وەزارەتی پەروەردە دەڵێت 36,500یان وانەبێژن و حکوومەت توانای دامەزراندنیانی نییە. دەرچۆ دانەمەزراوەکان ساڵانە چەندین جار خۆپشاندان دەکەن و داوا دەکەن حکوومەت دەست بە دامەزراندنیان بکات. منوە خۆم 11 ساڵەوانە بێژم، 11 ساڵە داوای مافێکی سەرەتایی دەکەم. ئەرکەچی زۆرم هەیە، مافەکەم پێ نادرێت. لە چەندین گوند و ناحیە دەوامم کردو بە کرێی ڕێیەکی زۆر بە پارەیەکی کەم. ئێمە لەبەر ئەوەی هەموو تەمەنمان بە خوێندن و پرۆسەی خوێندنە بەڕێکردووە، بەداخەوە بەهۆی پرۆگرامەکانی خوێندن و خوێندنەوە ئێمە نەماتوانێت وەکو پێویست بتوانین پیشەیەکی تر هەڵبچێنین. بەڵام ئێستا بە ناچاری زۆر جار پەنا دەبینە بەر پیشەی دووەم لە بۆ دابینکردنی بژێوی ژیانی مامۆستایانی وانەبێژ. دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی ساڵانی ڕابردوو زۆرینەیان بێهیوا بوونە لە دامەزراندنیان لەلایەن حکوومەتەوە، بۆیە بە ناچاریەوە پەنا دەبەنە بەر کارێک کە کاری ئەوان نییە، وەک چۆن سارا دەرچووی ئەندازیاریە و خواردنگەی دانەوە بۆ ئەوەی بژێوی ژیانی دابین بکات. دیارجەمال دەنگی ئەمریکا، کۆیە.